سڵاوێکی گەرمتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەمە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خانشینکراوان لە شاری کرماشان، بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی هونەرمەندێکی خەڵکی شاری کامیاران، ناڕزایەتی کارمەندانی بهزیستی لە بێهبەهان، شیراز و ڕەشت، ژاراوی بوونی بەربڵاوی خوێندکارانی زانکۆی سەنعەتی شیراز و بەردەوامی کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە شێرکەتی کەشت و سەنعەتی قەندی خاوەرمیانە. کۆبوونەوەی خانشینکراوان لە شاری کرماشان. ڕۆژی یەکشەممە هەفتی بەفرانباری 1404 هەتاوی خانشینکراوانی تامینجتماعی، فەرهەنگی و کشوەری لە بەردەم سندوقی خانەنشینی خانشینکراوانی تامینجتماعی کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانەی بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون، خانشینکراوانی ناڕازی بە وتنەوەی دروشم دژ بە بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و مەعیشەتی کرێکاران، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر ناڕازیان و ئازادی دەستبەجێ خانشینکراوانی باندکراو بوون. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی هونەرمەندێکی خەڵکی شاری کامیاران. بەپێی راپۆرتەکان، نیما مەندومی هونەرمەندی خەڵکی شاری کامیاران سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 19 ڕۆژ لە دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبراو ڕۆژی سێشەممە 18 سەرماوەست لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی پارێزگای ئەلبورزەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ هونەرمەندانی ئیسرائیلی دەستبەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراوە. شایانی باسە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو بەندکراوە زانیاریەک لە بەردەستانیە. مانگرتنی دوکانداران و بازاڕیانی شاری تاران. ڕۆژی ڕابردوو دوکانداران و بازاڕیانی ناوچە جیاوازەکانی شاری تاران دژ بە خراپی دۆخی ئابووری و مەعیشەتی دەستیان لە کار کێشا و کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتون، بازاڕیان و دوکاندارانی شاری تاران لە ناوچەکانی شوش، لالەزار، جمهوری و چەهارسوو دژ بە سیاسەتە هەڵەکە ئابووریەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی دوکانەکانیان داخست و کۆبوونەوە. لە بەردەوامی کۆبوونەوەکاندا ناڕازیان خوازیاری پێڕاگەیشتنی خێرای حکوومەت بە دۆخی خراپی ئابووری، کۆتایی هاتنی گەندەڵی بەرپرسان و هەروەها کۆنتڕۆڵکردنی نرخی کەلوپەلەکان بوون. لە بەردەوامی کۆبوونەوەکاندا ناڕازیان جەختیان لەسەر ئەوە کردەوە کە تا کاتی وەدی هاتنی داخوازیەکانیان دوکانەکانیان ناکەنەوە و بەردەوام ئەبن لە ناڕزایەتی. ناڕزایەتی کارمەندانی بهزیستی لە بێهبەهان، شیراز و ڕەشت. ڕۆژی یەکشەممە هەفتی بەفرانبار کارمەندانی بهزیستی لە شارەکانی شیراز، بێهبەهان و ڕەشت دژ بە وەدی نەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان، کارمەندانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی کەمبوونی حەقدەستەکانیان لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و تەنانەت توانای دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی ئیمکاناتی پێویستی ڕفاهی، وەدی هاتنی داخوازیە دواخراوەکان و هەروەها پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان بوون. کۆبوونەوەی ناڕزایەتی خانشینکراوانی تامینجتماعی لە چەند شاری ئێران. ڕۆژی ڕابردوو خانشینکراوانی تامینجتماعی لە شارەکانی تاران، شوش، ئەهواز، ئیسفەهان، گیلان و چەند شاری دیکەی ئێران دژ بە خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانەی بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون، خانشینکراوانی ناڕازی بە بەرپایی چەندین ڕێپێوان لە شارە جیاوازەکان و وتنەوەی دروشم دژ بە سیاسەتە هەڵەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئاست ڕفاهی کرێکاران و خانشینکراوان جەختیان لەسەر ئەوە کردەوە سەرەڕای بارەها کۆبوونەوە ناڕزایەتی نەک تەنیا وەڵامی داخوازیەکانیان نادراوەتەوە، بەڵکو بارەها لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە هەڕەشەیان لێکراوە.
ژاراوی بوونی بەربڵاوی خوێندکارانی زانکۆی سەنعەتی شیراز. بەپێی راپۆرتەکان لە ڕۆژی پێنجشەمبە 4 بەفرامبار تاکو ڕۆژی یەکشەممە 7 بەفرامبار بەدەیان کەس لە خوێندکاران لە خابگاکانی زانکۆی سەنعەتی شیراز بە هۆکارێکی نادیار ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانە کراون. بەپێی راپۆرتی گەیشت و بەرپرسانی ئەو زانکۆیە نەک تەنیا هەوڵی چارەسەرکردنی ئەم کێشەیانە نەداوە بەڵکو هەوڵیان داوە کە ڕێگری لە بەڵاوبوونەوەی هەواڵی ژاراوی بوونی خوێندکاران بکەن. بە وتەی خوێندکارانی ناڕازی بەهۆی بایەخنەدانی بەرپرسان بە دۆخی تەندروستی خوێندکاران، زانکۆی سەنعەتی شیراز نەک تەنیا ناوەندێکی تایبەتی بە دەرمانی نەخۆشیەکانی نییە، بەڵکو تەنانەت ئامبولانسێکی بە مەبەستی گواستنەوەی خوێندکاران بۆ نەخۆشخانەیە بوونی نییە. بەردەوامی کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە شێرکەتی کشت و سەنعەتی قەندی خاوەرمیانە. ڕۆژی یەکشەممە 7 بەفرامبار کرێکارانی شاغڵ لە شێرکەتی کەشت و سەنعەتی قەندی خاوەرمیانە لە شاری شوش سەر بە پارێزگای خۆزستان لە 7مین ڕۆژی بەردەوامدا دەستیان لە کارکێشا و کۆبوونەوە. بەپێی راپۆرتی گەیشت و کرێکارانی ستەم لێکراوی ئەو واحدە بۆ ماوەی زیاتر لە چەند مانگە لەلایەن بەرپرسانی شێرکەتەوە کە پشتیوانی حکوومەتیان هەیە حەقدەستە دواخراوەکانیان پێنەدراوە و هەروەها ناڕازیان هەڕەشەی دەرکردنیان لێکراوە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، ناڕازیان جەختیان لەسەر ئەوە کردووەتەوە کە تاکاتی سزادانی تاوانباران و گەندەڵکاران و هەروەها وەدی هاتنی داخوازیە دواخراوەکانیان بەردەوام ئەبن لە مانگرتن و هەڕەشەی هێزە ئەمنیەکان نابێتە هۆی کۆتایی هاتن بە کۆبوونەوەکانیان. گواستنەوەی یونس ئازادبەر بۆ نەخۆشخانە بەهۆی خراپی دۆخی تەندروستی. ڕۆژی ڕابردوو بە وتەی کوڕی یونس ئازادبەر بەندکراوی سیاسی تەمەن 62 ساڵ و چالاکی کرێکاری خەڵکی سەنگەری شاری ڕەشت بەهۆی نەخۆشی دڵەوە ڕەوانەی نەخۆشخانەی حشمەتی ئەو شارە کراوە. ناوبراو سەرەتای مانگی گوڵانی ئەمساڵ بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیم بۆ سەر ماڵەکەی بە توندوتیژیەوە دەست بەسەر و پاشان بەدانانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازاد کرا. ئەو بەندکراوە سیاسیە پاشان لەلایەن دادگای ئینقلابی ڕەشتەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم حکمی 7 مانگ و 16 ڕۆژ بوو بە تۆمەتی بێڕێزی بەڕێبەری کۆماری ئیسلامی 15 مانگ و 1 ڕۆژ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. دوایین هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی ناڕەزایەتی خاننشینکراوانی سەنعەتی فولادی ئیسفەهان. ڕۆژی یەکشەممە 7 بەفرامبار خاننشینکراوانی سەنعەتی فولادی ئیسفەهان دژبە لەسەرەوە بوونی ڕێژەی هەڵاوسان و گرانی کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتون، خاننشینکراوانی ناڕازی بە بەرپایی ڕێپێوانێک و بە وتنەوەی دروشم دژ بە ناکارامەیی و گەندەڵی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی، جیاکاری لە حەقدەستەکان، لەسەرەوە بوونی نرخی هەڵاوسان، گرانی کەلوپەلەکانی پێویستی ژیانی خەڵک و گوشاری هێزە ئەمنیەکانی ڕژیم بۆ سەر ناڕازیان، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست، سزادانی بەرپرسانی گەندەڵ، سربەخۆیی سندوقی خانەنشینی خاننشینکراوانی سەنعەتی فولاد و هەروەها ئازادی دەستبەجێ خاننشینکراوانی بەندکراو بوون. بینەرانی عەزیز و خۆشەویست، سپاس کە بینەرمان بوون. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.